ئەمە بە نەزەری ئەم سێ خەڵکە سیاسیە ئەوەی کە فەلاسیفەی کۆنن یۆنان ئەوانەی کە لە چەرخەکانی ناوەڕاستە و هەروەها کۆناسی سیاسی وەکو علم اجتماع داهات و دراسەیان کرد یان ئەوانەی کە لەم سەردەمەی ئێستامانە گەڕانەوە سەر فکرەکانی میکاڤیلی و دراسەکردنی هێز بەڵام دید و ڕێبازی ئیسلامی فەرقەکە لەمەیە چونکە یەکەم جار سەیری بانگەوازی خواییەکە چۆن داهاتووە وحیەکی خواییەوە هاتووە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام یەکەمین شت لە خۆیەوە دوایی جەماعەیەکی مسلمانی دروست کرد ئەم جەماعەی مسلمانە گەورەتر بوون دوای دوو هیجرەت هاتن مجتەماعیشیان دروست کرد لە مەدینە لە مجتەماعەکەوە دەسەڵاتی سیاسی دروست بوو لە دەسەڵاتە سیاسیەکەەوە شارستانەتی سیاسی ئیسلامی دروست شارستانەتێکی بەرفراوان کە 1291 ساڵ حکمی نیوەی سەر ئەرزی کرد ئەمە کورت و مختصرە لە دید و تێڕوانینی هەموو مسلمانێک مسلمانانش بە شێوەیەکی گشتی هەرەبێ سیاسی بن چونکە دینەکە بۆ خۆی سیاست بەشێکە لە دینەکە و دەیان ئاەتمان هەیە کە باس لە سیاست حکومەکە